پارێزەر ئارام فەتحی ئەکرێیی پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو وەزارەتی تەندروستی و ناوخۆم داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم ئەوانیش پابەندی ڕێنمایەکان بن. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان هیچ نەما نیکەن لە پێناو پاراستنی ئێمە و خودی جەنابی سەرۆکی حکوومەتیش پەیامی بینرا و نووسراوی وڵاو کردوتەوە بۆ هەمان مەبەست. ئەوەی ماوەتەوە لەسەر ئێمەیە ئێستا ئێمە خۆمان و بنەماڵە و خانەوادەکانمان لەگەڵ کۆمەڵگەی کورداواری خۆمان بپارێزین تاوەکو ئەم ڤایرۆسە نەکبەتیە لەسەرمان تێبپەڕێت. بۆیە من ئامۆژگاری هەموو تاکێک دەکەم لە ماڵەوە بمێنەوە ئەو ماوە کورتە تەحەمل بکەن، خۆشیەکی کاتی ئەوەندە ناهێنێتن ناخۆشیەکی هەمیشەیی بێتە سەرمان. زۆر سوپاس. ئەسوەک هاوڵاتیەکی کوردستانی ئەوەمای چەند ڕۆژایش ماڵ نەدەرکەفتی کار کردیە دیفوان ڕێنمایان حکوومەتە هەرێمی وزارەتە تەندروستی ڕاستیژی باشترین چارەسەریە ئەوێ نەخۆشی ئەوە مرۆڤ شمالە خۆ نەدەرکەوی مرۆڤ نەشتە جێ گشتی نەشتە جێ قەرەبا لە خێژی داکو ئەم هەمی پاراستی بنژێ نەخۆشی وەکوە دیارژی و حکوومەتە هەرێمیژی باشترین ئیجراءات وەرگرتینە بەرامبەری ئەبێ ئێشێ داکو کوردستانەمایە پاراستی بێت داکو خەڵکێمای پاراستی بێت ji ber ku ya wekû ronê diyar ku seranserî cîhanê berbelav bûye ji kontrolê derkeftiye bas lê heta radeyekî Kurdistanê me ya baş e înşallah. سڵاو هاوڕێیان، هیوادارم هەموو لایەکتان سەلامەت و تەندروست بن. من وەکو قوتابیەک داوا لە هاوڕەکانم و هەموو قوتابیانی ترەکەم کە لە ماڵەکانی خۆیان بمێنەوە. ڕاستە کاتێکی زۆر سەختە، بەڵام پێم وایە چەند شتێک هەیە کە ئەتوانێت یارمەتیمان بە و سوودێکی زۆرمان پێ بگەێنێ لە داهاتوە. من خۆم خەریک کردووە بە کتێب خوێندنەوە لەم کاتی کەرەنتینەیە و خەریکی خوێندنەوەی ئەم کتێبانم. مای خۆشحاڵیە بێگر ببینین هەمومان پابەندی یاساکانین و بیر لە هەموو دکتۆر و هێزانیانە ئاکەینەوە کە ژیانی خۆیانیان خستۆتە مەترسیەوە لە پێناو ئەمە وڵاتەکەیانە. داکو سوبایی بشین دەرکەوین ئەڤڕۆ دەمینین ئەلماڵە خۆ. داکو جارێکەدی پێک و بچینە کەیف و سەیران و ئاهەنگ و داوەت و خۆشیە هەمی دێ پێک و پابەند بین ڕێنمایە تەندروستی و یاسایی.